ئەمریکا هێزی سەربازی ڕەوانەی پۆڵۆنیا دەکات. نەتەوەین یەکگرتی و بەرپرسên کورد دەبێژن مەترسیە داعش لە هەرێم و جیهانێ بەردەوامە. کەنەدا لە هەوڵی دامرکاندنی خۆپێشاندانی شۆفێرەکانە. تەماشاچێ لە خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشهاتنەوە ڕێی بەرنامەی کورد کۆنەکشن. من جانە دیلان ئومیدوارم دەمێگی خۆش وەلمان بۆنە سەر. سڵاو و ڕێزێ من جی ساڵح دەمیجار فەرموو ئەمژە ئەمریکایە دەست پێ بکەن. هەمان ڕۆژا کێمکردنا کارمەندên باڵیۆزخانەیە ئەمریکی لە ئوکرانیادا کۆشکا سپی فەرماندا کو هێزên ئەمریکیên راهێنانê li Ukraynayê dikin derkevin di demekêda ku herî kêm 100,000 serbazên Rûsî li dora wî welatî hatine bilavkirin û Washington dibêje derbasbûna Rûsya bo Ukraynayê dikare her demekê bibe. هێزەکانی رووسیا و بێلاڕووسیا ڕاهێنانێکی سەربازیان لە بێلاڕووسیا ئەنجامدا. گردبوونەوەی 100,000 سەربازی رووسیا نزیک لە سنووری ئۆکرانیا مەترسی داگیرکردنی ئۆکرانیا لەلایەن رووسیاوە دروست کردووە. هەرچەندە رووسیا دەڵێت پلانێکی لەو جۆرەی نییە، بەرپرسانی ئەمریکا گومانیان لەم قسەیە هەیە. ئەو جۆرەی کە هێزەکانیان کۆکردوتەوە و شتەکانیان جۆڵاندووە ڕوودانی جۆرێک لە کردداری سەربازی بەم زوانە کردوتە ئەگەرێکی بەهێز. ئێمە ئامادەین بۆ کارکردن لە ڕێگەی دیپلۆماسیەوە، بەڵام ئامادەشین لەگەڵ هاوپەیمانەکانماندا وەڵامێکی یەکگرتو و کاریگەرمان هەبێت ئەگەر بێتە رووسیا ئەو کارە بکات. ڕۆژی شەممە سەرۆکی ئەمریکا جۆ بایدن و سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین بە تەلەفۆن قسەیان کرد. کۆشکی سپی لە تویتێکدا بەڵێنی سەپاندنی باجێکی قورس و خێرای دژی رووسیادا ئەگەر بێت و ئۆکرانیا داگیر بکات. بەڵام ئەو پەیوەندیە تەلەفۆنیەی بایدن وا دەرناکەوێت گرژیەکانی کەم کرد بێتەوە و ئەندامانی کۆنگرێسی ئەمریکا هێشتا نیگەرانن. ئەمە دوایین سەرۆکێک نییە کە ئەمریکا دەبێت ئەگەر رووسیا ئۆکراینا داگیر بکات پەیوەندیەکانی نێوان رووسیا و ئەمریکا بۆ دان ساڵ تێک دەشتێت و هەموو سەرۆکێک سنووردار دەکات کە چۆن کار لەگەڵ رووسیادا بکات. هیوادارم پوتین لەوە تێبگات. لە کاتێکدا کرێملن دەڵێت پلانی داگیرکردنی ئۆکرانیایە، وەزارەتی بەرگری رووسیا ڤیدیۆیەکی بڵاو کردەوە کە نیشانیەدا 30 کەشتی سەربازی رووسیا بۆ مەشقکردن باوەکانی ناوچەکەدا بڵاویان پێکراوە. گەشتێکی کورت لە دەریای ئازۆفەوە دەتگەێنن دە سنووری ئۆکرانیا کە کەمێک سەربازی ئۆکرانی دەبینرێن. بەهی شێوەیەک ئەم هێزە بچووکە هاوسەنگ نییە بۆ هێزی زەبەلاحی دەریای رووسیا. ئۆکرانیا ساڵی 2014 بەشێکی زۆری هێزی دەریایی لەدەستدا کاتێک رووسیا بە نایاسایی نیمچە دوورگەی کرایمیایی لکاند بە وڵاتەکەیەوە. ئەمریکا دەڵێت کارمەندانی باڵۆزخانەکەی لە کیێوی پایتەختی ئۆکرانیا کشاندوتەوە و هۆشداری بە ئەمریکیەکان داوە وڵاتەکە جێبهێڵن. کۆشکی سپی تەنانەت ئەو هێزانەشی کشاندوتەوە کە مەشقیان بە هێزەکانی ئۆکرانیا دەکرد و بردوونی بۆ شوێنی دیکە لە ئەوروپا. بۆ ئارەش عەرەبەسادی لە دەنگی ئەمریکا نام عەبدوڵڵا. چەتربازانی تیپی 82 فۆرد پراگی ئەمریکا هەر لە دوێنیەوە چاوەڕوانی ناردنیانن بۆ ئەوروپا. چەتربازەکان کە نزیکەی 5,000 هێزی پیادەن وەزارەتی بەرگری ڕەوانەی پۆڵۆنیایان دەکەن بەهۆی پەرەسەندنی ژمارە هێزەکانی رووسیا نزیک بە سنووری ئۆکرانیا. رووسیا لە ڕۆژی سێشەمە وتی هەندێک لە هێزەکانی نزیک بە سنووری ئۆکرانیا بۆ بنکەکانیان دەکێشێتەوە کە ئەمە دەبێتە یەکەم هەنگاوی سەرەکی بۆ هێوەرکردنەوەی گرژیەکان. ئەم هەنگاوە لە نیوان هەوڵێکی دیپلۆماسی چڕدا دێت بۆ لادانی هێرشەکەی رووسیا بۆ سەر ئۆکرانیا. شانی ئاماژە پێکردنە ئەم تەنگەژە هەرە بەدترینە لە نیوان رووسیا و ڕۆژاوە هەر لە دەمی کۆتایی جەنگی ساردەوە. وەکە ئەندامەکە ناتۆیە تورکیە بە بەردەوامی پشتگیریە سەرخوابوون و سەروەریە ئاخای ئوکرانایە کریە و ji bo wê çekên pêşketê jî dabîn kirine. Lê li aliyekî din ew hewl dide pêwendiyên xwe yên li gel Rûsyayê wan jî biparêze û nekeve rûbirûbûneke rasterast li dijî wê. Gelo wê Tirkiye çi riyê hilbijêre eger hatû Rûsyayê Ukraynayê dagîr kir. Ji bo şîrovekirina vê mijarê niha nivîskar Hoşeng Osê bi riya Skype ji Belçîka bi me re ye. Dem baş mamoste Hoşeng eger hatû ev qeyran kûrtir bû tu dibêjî wê Enqere çawa nêzîkî wê bibe? Slavurez ji bo te û ji bo temaşevana li gorî nerîna me
تێکیلیا ئەمریکا و دەولەت هاتێتنە هات ڕەوشێکی ینی نە ئاسایی دەیە ئەگەر نە ئاوەرتە بنە ئاساییژی نێوێ نابەرێدەیە بە ئەو یەکتی ئەوروپا ژیر ببیرەنگی لێ تێکیلی بڕووسار نە ئەو تێکیلیەن استراتیژی نە حتا داوی تێکیلیەن دەولەتا ترک بە ڕووسار هەنێک پرۆبلەم هەنێک کێشە ji بۆ ئەوروپا و ji ڕۆژاوا و ناتۆ ێرەچێکردن بە تایبەت ئەو پرۆبلەما موشکên S-400 ئەو ji aliyekî lê divê ev problema hanê digel Ukrayna di bitekî cidayê li gorî nerîna me wê dewleta Tirk wilo yekcarî xwedûrî rojava neke yanî gê problemekî çê bibe wê digel helwesta rojava be helwesta rojava jî wê ji çarçoveya tundî û rexnekirinê dernekeve yani ana sibe eger Rûs derbasî hindirê Ukrayna bûn û dagirkirin û xistin bin destê xwe dibe ku hin embargo werin kirin hin yanî hin helwestên şermezarkirinê lê duwarê eskerî de eger hat û NATO yan jî rojava yan jî Amerîka derbasî meseleyê Amerîkayek alî nikare derbasî meselê bibe eger me got gorî pirsa باشه مامۆستا ببوورە زاخفتانە دەبرم لێ دەما ئەم دبێژن دابینکردنا تورکی هەند چەکین پێشکەتی لەشکری بۆ ئوکراینایە ئەو وێ وەختێ وێ ڕەنگە رووس تۆرە ببن و ڕەنگە رووس دزانی ینی پۆتین دکارە هەندێک تشت دەوێ دەربارەیدا بکەوە زانژی پەیوەندیên رووسان و ترکان نەتەنێ ئەم ببێژن ئەو کرینا سیستەما S-400 بەلێ پەیوەندیên بازرگانی هەنە مەسەلا گازێت ناوێناوان هەیە وێ مەسلەی باش دەزانی وێ دەمێ وێ هەلواستە رووس لە بەرامبەر تورکیە چێ بە li gorî nerînê me ew çekên ku Tirka dane Ukrayna ti tewazûna eskerî balansa eskerî naşkîn yanî ti wê bandorekî wilo nehênî û stratejî li hêza eskerî de Ukrayna wê nekir yanî wê nehêle berevaniya Ukrayna li hemberî êrişekî Rûs eger hatû sibe çêbû wê ew berevaniya hane ew hêza stratejî خورت وی ندیه لو ما روس نهال داخویانی وان بنرما داخویانی روس لهمبری ترکیه جی نه قاسه ولو بتند و بسرکی و ایریشن ولو بربچاف و گفخورنین بربچاف چنهیه دهن خالات دگیجن هفدو لسوریه دهن پیمان نافن پیمان آدنه دور ایدن لأوروپا نافن پیمان از بحثا دولتا ترک و بحثا دولتا روس دکم لێ تشی زانە هەر کەس دەزانێت دیرۆکیشی تێکیلیە دەولەتا عوسمانی برووسەر خراپ بوو ناواشەکەکی دەبوون دەولەتا عوسمانیجی تێک شو شەرێ جیهانەیە کەمی شەرێ جیهانێ دووەرمیجی دە ئەو تێکیلی ناپاسە خۆش بوون تێکیلیên دەولەتا ترک نەب سۆڤیەتا بەرێرە بوون بە ئەمریکا بناتۆرە بوون لێ دەولەتا ترک jî بچێکی فێم کریە کو ئەv هەلوەستا ڕۆژاوا هەلوەستا ناتۆ wê negêjî wê asta leşkerî eger gehaşt asta leşkerî dewleta Tirk wê çaxê li gorî biryana NATO li gorî peymana NATO wê ew ê jî bi şêweyekî ji şêweyan derbasî bijarê bi derbasbûna wê jî wê sembolîk be wê bandora wilo stratejî lê di wê sînaryoya ku tu behsa wê dikî de dibe ku Tirkiye sînaryoya derbasbûna Amerîkayê bo Iraqê dema ku nehîşt ew em bibêjin بنگها سربازیە ئەنجرلیک بەکاربینە ji بۆ دەرباسبوونا عێراقی ینی تشتێکی وها ڕەنگە تورکیە دکارە بدە بەرچاوی خۆ حتا لەسەر ئاستا سیاسیژی ینی وها هەلوەستێکی بدە ku di navberê de bê nelvî alî be û nelvî alî be ne wê nedwê navberê jî debe wê li aliyê Rojava û Amerîka debe lê ne wilo di serê govendê debe wê ne serê artêşê debe ne serê êrişê debe dewleta Tirk xwe naxwî warê hanê wê tiştekî wilo وەکی هەماش بۆ گەلی و گازن نەمینن li gorî peymana NATO wê terbigere eger NATO bi şêwekî leşkerî derbas bû mecbûr dimîne dewleta Tirk mecbûr dimîne li gorî peymana NATO encirlêkê werib karanîn dema encirlêk werib karanîn dema mesele bû eskerî wê çaxê asta rêkberî û nakokî di navbera dewleta Tirk û dewleta Rûsyayê de piçekî wilo ber bi qeta sor bede çê ber bi germahî û
وێ دەمێ مامۆستا هۆشنگ هەڤرێزیە کۆ ڕوس و ترکان لە سووریە دکن وێ چارەنووسا خۆ چ بە وێ ڕەوشە ئالیە باکوڕێ حەلەبێ ئالیە ئەدلبێ چاوە بە ئەگەر ڕەوش بۆ هاتێک بچێ دەما گو مەدانە شەر فرح دەبێت یعنی ببێ وەک شێوەیەکی شێوەیە شەرێستار ساڵی پێنجی و شێستی و حەفتی لە کوور ئەمریکی و تورک بگەشن هەبدو وێ ناکوکی هەبێ وێ پرۆبلەم هەبێ وێ کێشە هەبە لێ رووسی نەبتەنێ دەبێت مەرە لە بەڵانسا جیهانیشی بنێرنەها ڕاستە gelek کۆکار هەنە ئەس داوەلی برێت کە مامۆستا هۆشنگ ئەم دگەن داویە vê hevpeyvînê nivîskar هۆشنگۆسی تژ بەلچیکە مەڕەوەی gelek spas دادگەها فدرالیە عێراقê îro sêşemê biryar da ku yaseya neft û gazê ya hikûmeta Herêma Kurdistanê nedestûrî ye. Lê gor Ajansa Nûçeyan ya Iraqê INA peyamnêrê ajansê got dadgeha federalî biryar da ku hikûmeta Herêmê neçar bike neftê radestî hikûmeta federalî bike. Dadgeha federalî demekê berê îro destnîşan kir ku li gor bibirin doza هنارتنا نفتا هەرێما کوردستانê لە دەرveyî erêkirina hikûmetê dibe. سەرۆکی دژە تیرۆری نەتەوەی گرتوەکان بە ئەنجومەنی ئاسایشی ڕاگەیان گروپی دەوڵەتی ئیسلامی کە بە داعش ناسراوە بەردەوامە لە هەڕەشەکردن بۆ سەر ئاسایشی نێونەتەوەیی. هاوکات سەرۆکی هاوپەیمانی هێزە کوردیەکانی سووریایی هاوپەیمانی ئەمریکا دەڵێت گروپی دەوڵەتی ئیسلامی هەڕەشەیەکی گەورەن لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا سەرڕای کوشتنی سەرکردەکەی. هاوکارمان بەڵێن ساڵح ئەم راپۆرتەی ئامادە کردووە. هەڕەشە و مەترسیەکانی داعش و ڕێکخراوە تێرۆریستیەکانی تر بۆ سەر ئاشتی و ئاسایش و سەقامگیری ناوچەکانی جیهان درێژەیان هەیە و ئەگەرچی ڕۆژانە دەیان تێرۆریست دەکوژرێنیان دەستگیر دەکرێن بەڵام هێشتاش جم و جۆڵیان هەر بەردەوامە. دقەکانی سەر بە داعش لە دەرەوەی سووریا و عێراقشدا بەردەوام لە پەرسەندێکی فراواندان و ئەمەش جێی نیگەرانێکی زۆرە. توانیویشیانە تا ئەندازەیەک چەکی باو و چەکی تریش بڵاو بکەنەوە بە تایبەتیش لەو ناوچانەی بێسەروبەریان پێوە دیارە. ڕێکخراوە تێرۆریستیەکان وەک پسپۆڕان ئاماژەی پێدەکەن هەموو دەرفەتە نەخوازراوەکانیش دەقۆزنەوە تا درێژە بە کارنامە خوێناویەکانی خۆیان بدەن لە جیهاندا. لە 2 ساڵی ڕابردوودا هەڕەشە و مەترسیەکانی تیرۆریزم لەگەڵ سەختیەکانی تریۆکوپەتای کۆڕۆنادا یەکیان دەگرتەوە. داعش و ڕێکخراوە تیرۆریستیەکانی دیکەش لە هەوڵی دۆزینەوەی ئەو کەلێرانەدا بوون کە لە ئاکامی دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی و پشێوی سیاسی و ڕەوشی خراپی ئابوووریەوە هاتبوون ئاراوە. ڕێکخراوێکی تێرۆریستی وەک داعش لە سووریا و عێراقدا دەوڵەتی خەلافەتی دامەزران هەرچەندە ئەو خەلافەتە ڕوخێندرا بەڵام وەک سەرکردەکانی شەڕی دژی داعش ئاماژەی پێدەکەن فاکتەر هەن بۆ جموجۆڵەکانی ئێستای ئەو ڕێکخراوە تێرۆریستیە. فاكتور هنا يعني عوامل هنا كنت دليل داعش دوام بكي وحرتم خطر به أنا إيه كم يعني بسكريكي داعش تمويل في ناس منينا يعني داعش برد بينه شحال يقدر خو خورد كي بي أو دكي دوام داعش بسكريكي خو كويسان قام بي إنسان برورده بكي تجنيد بكي وبرورده بكي أو جنينه جي خو هنا جي كويسان برورده بكي جنا بس يمي جي هين حاضنك خوي شعبي حاضنك خو هي حاضنك خوي شعبي وكي قومبي هولي جديدتر حمداري هنا وفكري داعش هي هنا داعش وكي فكر وكي ايديولوژي هنا خورته ويكو دباريزين هي هاوپەیمانەتی نێونەتەوەیی بە سەرکردایەتی ئەمریکا بەردەوامە لە هەوڵەکانی خۆی بۆ لەناوبردنی داعش و ڕێکخراوە تێرۆریستیەکانی تر لە پێناو پاراستنی ئاسایشی ناوچەکانی جیهاندا. ئەندامانی لەشکرەکەمان بڕبڕی پشتی ئەم گەلەمان و هەموو کاتێکی ژامادەن بۆ بەرەنگاربوونەوەی هەڕەشە و مەترسیەکان تا وڵاتەکەمان و گەلی ئەمریکا پارێزراو بن هەروەها هاوپەیمانەکانیشمان. بە پێی ڕای زۆرێک لە شیکەرەوە شەڕی دژی تێرۆریزم شەڕێکی درێژخایەنە زۆر زیاتر لەوەی چاوەڕوان دەکرێت
بەڵام جەختیش دەکرێتەوە لەوەی هەر تەنها بەکارهێنانی هێزی سەربازی بەس نییە بۆ لەناوبردنی تێرۆریزم و پێویستی بەوەشە لەسەر بنەمایەکی بابەتیانە کۆتایی بهێنرێت بەو هۆکارانەی دەبنەمایی دروستبوونی تێرۆریزم لەوانە بەرەنگاربوونەوەیکی سیڤیلیانەی ئایدۆلۆژیای ڕق و چینە ڕەخساندنی دەرفەتی یەکسان لە کۆمەڵگەکاندا و ڕێگەگرتنیش لە گەندەڵیەکان بە هەموو شێوازەکانیەوە. سەرۆکوەزیرê Kanada Justin Trudeau got wî desthilatên tengaviyan çalak kirine ji bo rawestandina xwepêşandanên şofêrên kamyonan ku Ottawa pûç kiriye û xalên sîronî girtine li dijî bend û pîvanên welêt yên COVID-19. Şofêrên kamyonan û xwepêşanderên din duh dişemê bi çalakiya desthilatdarên tengaviyan bihîst lê ew li cihên xwepêşandanê man. Trudeau bi karanîna leşkeran dûr xist û roja dişemê got ku pîvanên tengaviyan demkîne û tenê li hin cihên destnîşankirîne ji bo bersivdana gefên ku ew dixwazin ji nav bibin. Tê zanîn ev bû 2 heftene bi sedan hin caran bi hezaran xwepêşander bi kamyon û otomobîlên din cadeyên Ottawaya paytext girtine li dijî pîvanên koronayê ku ew hikûmeta لیبرالیە ترودو تێدا شەرمەزار dikin. گروپی تاڵەبانەکان هەر لەو کاتەی 6 مانگ لەمەوە پێش دەستیان بەسەر ئەفغانستاندا کرد وڵاتەکە ڕانجومێنێتیەکی زۆر دەکێشێت لە هەژاریەکی زۆر و برسەتی لەم چاوپێکەوتنەدا لەگەڵ سیروان کاجۆ ئایشە تەنزیم بەڕێوەبەری بەشی باشوور و ئاسیای ناوەڕاستی دەنگی ئەمریکا کە ئێستاکە لە ئەفغانستاندایە باس لە بارودۆخی ئەو وڵاتە دەکات. Hello everyone, my name is Sirwan Kejo from VOA's Kurdish service. Silav gelî bîneran, ez Sirwan Quço me ji beşê Kurdiyê dengê Amerîka. Berî 6 mehan Taliban destê xwedanî ser hikûmeta Afganistanê. Ji bo em bêtir ser wêyekê biaxivin ka çi di nav 6 mehan de çêbûye, niha rêvebera beşê başûr û navarasta Asyayê li dengê Amerîka, Ayşa Tanzîm ji Afganistanê bimereye. Ayşa gelek spas te wexta xwe da me. Di rojên pêşî yên kontrolkirina Afganistanê de ji aliyê Taliban ve lê Kabul û bajarên din bû. Niha tu dîsa jî li wirî. Gelo çi guhertinan tu li ser erdê dibîne li Afganistan di nav 6 mehên borî de? Gelek spas û ez kirim mêvana xwe. Dema Taliban di 15 tabexa sala 2021 de Afganistan kontrol kir, di destpêkê de şûkek mezin hebû. Xelek xembar bûn. Kesê nezanî dê Taliban çi bike. Kesê nezanî ew ê çawan seredariyê digel jinan bike. Kesê nezanî ew ê çawan seredariyê digel rikaberên xwe bike. Bi taybet artêşên Efxanî û hêzên ewlekariyê. Di destpêkê de xelek gelek bitirs bûn. Her kesê xwe di mala xwe ve vetşart. Kes nederdket. Bîra min tê rojayekê piştî kontrolkirina Talîbanê, gulan hemî vala bûn. Niha piştî 6 heyvan gulan nema êdît valane. Ez li Kabûl bûm li meydana werdek bûm. û niha li Hîratê me, gulan nedvalane lê ew cuda diyar dikin. Berî 6 heyvan gelek jin ser gulanan hatin dîtin. Dema tu çuya ofîsan jinan bi xêrhatina te dikir. Dema tu çuya xwaringehekê kafeteriyayê te gelek jin dîtin. Niha tu hinek jinan dibînî lê gelek kêm in beramber berê. Dema tu çî ofîsan jî bi taybet ofîsên hikûmetê, wekî wexta çûme wezareta derve min yek jin li wêrê nedît. Bi rastî min bala xwe daye ku xwe dest ava jinan jî li wêrê kar nedikir. Ji ber ku jin li wê wezaretê kar nakin. Li vê dema ku hinek jin li gulan û bazarên Efxanistanê tên dîtin, gelek kêm in beramber berê. Gelek jin nikarin kar bikin bi taybet piraniya wezaretên hikûmetê, heta ofîsên taybet jî. Tu dibînî ku gelek jinan cilên xwe guhartîne. Cilên wan pitir bûye parêzxwaz. Dema digerî niştivan û dukandaran daxivin. Ew dibêjin tevî ku rewşa aborî xirab bûye lê firûdina cilên îslamî yên jinan zêde bûye. Mebesta min firûdina eba burqaye. Ev e yek guhartineke. Guhartina din ew e ku dibistanên xwandinê navîn jî hin nevebûyne. Tevî ku Talîbanê sûz daye ku wan di meha adarê da vebike. Lê ev e bû 6 heyv ku ji pazê tebaxê were ew girtîne. Kur dikarin biçin dibistanên navîn. Lê keç heta niha nikarin. Divê li hêviyê bimînin gel û dê Talîban sûza xwe pêk bîne an ne. Yeah, this is what I actually wanted to talk about, the situation of women now. Belê, min dixwast bi rastî ser vêyekê biaxivim, rewşa jinan vêga vê. Berî ku Talîban Efxanistanê kontrol bike, gelek jinan li seranserî welêt xembariya xwe derbarê guhertina şêwaza jiyana wan derbirîn dikir. Tu vêyekê dibînî gelo?
وەک میناک تالیبان 4 چالاکوانên jin revandiye gelo rewşa wan çi ye û jin bi giştî bi çi hes dikin li vê dema ku Taliban di desalatê de ye? Now that the Taliban is in charge. So you see the women. دو رنگên jinan hene ku di gelwan de axivin. Jinên xwendî bi taybet ew dema ku hikûmeta berê da kar dikir. Çi li gel hikûmetê an jî çûne zanîngehan yan kulîjan yan jî li kerdê taybet da kar dikirin. Ew jin derbarê paşa roja xwe pir xembarin. Çi kes û xîşkên wan jî di temenê dibistana navîn da hene pir xembarin. Jinên kabaniyên malan jî hene. Bi taybet ew xidanêrînên parêzxwazin. Ew ne gelek xembarin ku Taliban hatiye serdesthilatê. Lê hemû jinên ku berê da kar dikirin, derbarê paşa roja xwe xembarin. Çunki ew dibînin ku gelek ji wan êdî nikarin vegerine ve kar. Ez digel mamosteyekê de axiftim, bi rastî ew digiriya. Ji ber ku rewşa aborî pir xirab e û piraniya van jinan bi tinê malbata xwe xwedî dikin. Vêca çunki ew êdî nikarin kar bikin, ev yekete wê watayê ku rewşa aboriya mala wan xirab e. Mehemiya çîrok bihîsîne derbarê wa xelkê ku kicên xwe firûtîne. Firûtina kican li Efxanistanê ew e ku kesek dê pare dete te, da ku kiçata biçîk piştî ku mezin dibî digel wî kesî şî biket. Hindek rapor jî derketîne derbarê ew kesên ku gulçîskên xwe difirûşin. Xirabûna rewşa aborî gehiştiya wê qonaxê, ku rêkxistinên alîkariyên cîhanî dibêjin ku bi milyûnan Efxaniyên birçî hene. Astakênbûna xwarin jî nava zarokan da zêde bûye. Tiştê ku her kes li kulanan behsa wê dike, eger ew digel Taliban bin yan jî li dijî wê bin, hemû behsa zehmetiyên aborî dikin. Right, which is according to the UN. Li gor netewên yekbûyî, Efxanistan li gel xerabtirîn krîza mirovahî li cîhanê rûbirû ye. Dora 23 milyon kes anko nîvê xelkê Efxanistanê birçî ne. Dora 9 milyon ji wan li jêr metirsiya mirnaj birçîtiyê ne. Gelo tu nîşanên vê yekê li ser kolanên Efxanistanê dibînî? Hunger or starvation. I mean, you don't see it. Tu vêyekê rasterast serkûlanan nabînî. Lê dema tu digel xelkî tu axivî tu hest pê dikey. Wekî mînak ez digel kurkekî biçîk de axiftim ku gilêj dida hev. Min jê pirsî te berê gilêj dida hev û ji xwara ev gilêşe firût. Çawa tişt hatîne guhartin. Ewî got ku dema berê gilêj dida hev pitir pare derdxistin. Çunkî gelek qotiyên vexwarinê di nav gilêşî de hebûn û gelek tiştên dî hebûn ku îkarî bû wan bifirûşe. Lê niha xelek nema vexwarinan vedixwin. Li Efxanistanê xelkî pir ji vexwarinên enerjiyê hez dikir, lê niha ew nema wan vedixwin. Ev nîşanên biçîk in ku xelek nema wekî berê pareyan xerij dike. Dema tu digel dikandaran de axivî, ew dibêjin ku asta firûtinê pir hatiye xwarê. Dikandarekî gote min ku karê wî yê berê piştgiriya malbata wî dikir, lê niha karê wî nikare pareyê xwarinê jî derêxe, ji ber hindê ew pareyan qeriz dike. Wê çîrokê hergav ji xelkî dibihîzim, xelkê ku berê karê wan baş bû ji bo piştgiriya malbatên wan, lê niha karê wan parê ku têra malbata wan bike qazanc nakin û divêt ew paran qeriz bikin. û gelek xelek jî pareyên xwe didin ser hev, ji ber ku ew dixwazin ji Efxanistanê derkevin û hewl didin ku bi şêweyekî bigihne Ewropa yan Amerîka. Ew ên ku kêmtir pareyên wan hene hewl didin ku biçin welatên cîran wekî Pakistanê û Îranê. Xelek bi rastî derbarê rewşa aborî xembarin. Her li dor Efxanistanê meha çile neteweyên yekgirtî dest bi banka herî mezin ya piştgiriya darayî ya 4.5 milyar dolar ji bo Efxanistanê dest pê kir. Ji dema kontrolkirina Efxanistanê ji aliyê Talibanê ve 6 mehan berê rawestana alîkariyên navnetewî û cezayan bandoreke wêrankir daye ser aborî û jiyana welatiyan. Raporta Ayşe Tenzîm befra û norî pêşkêş dike. فەریبە ئیستا تەنیا دەتوانێت کاری سووکی ناوماڵ بکە. ئەو 2 ساڵ لەمەوبەر گورچی لەی خۆی فرۆشتووە و لەو کاتەوە تەندروستیەکەی جێگیر نییە. بۆ خێزانە هەژارەکەی فەریبە 6 مانگی ڕابردوو ئازارێکی زۆری لەگەڵدا بووە. مردەکەم بۆ ماوەی 4 یا 5 مانە بێ ئیشە. ئێمە 7 کەسین و مناڵی بچووکمان هەیە و ناتوانین خۆراکی بدەینێ. هیچ شتێکمان نییە بۆ خواردن. ئێمە هیچ شتێکمان نییە بیسووتێنین و خۆمانی پێگەرم بکەینەوە. منداڵەکانم نەخۆشن.
پێشەوەی تالیبان دەست بەسەر ئەفغانستاندا بگرێ مێردەکەی وەک کرێکارێکی ڕۆژانە کاری دەکرد و لە ڕۆژێکدا کەمتر لە $3 بەدەست دەهێنا بەڵام لەو کاتەوە هیچ کاروداهاتێکیان نییە. فەریبا نزیکەی $2000 بۆ گورچیلەکەی وەرگرتووە بەڵام پارەکەی دراوە بە قەرزی خێزانەکەی. لە گەڕەکەکەی ئەودا پێدەچێ ئەمە کارێکی ئاسایی بێ. هەموو ئەم پیاوانە و زۆرێک لەو ژنانەی کە نەیانویست لە کامێرادا دەربکەون گورچیلەکانیان فرۆشتووە. پیاوێک بە دەنگی ئەمریکای گوتە هەر 5 براکەی ئەم کارەی کردووە. ئەڵا نەزەری لە کەمپێکدا کە چەند کیلومترێک لێرەوە دوورە 3 مانگ پێشستا ناچار بوو گورچیلەی خۆی بفرۆشێ. دوای گۆڕانی حکوومەت هەموو شتێک زۆر گران بوو. ئێمە دەمانویست وڵات بەجێ بهێڵین بەڵام نەمانتوانی بۆیە من ناچار بووم گورچیلەی خۆم بفرۆشم. ئەو پێشتر کێڵگەواژەڵی هەبووە بەڵام هەموو شتێکی لە کاتی جەنگدا لەدەست چووە. ئەو یەکێکە لەو 9 ملیۆن ئەفغانیەی کە لە ماڵ و حاڵی خۆیان ئاوارە بوون. تەنانەت پێشەوەی تالیبان دەست بەسەر ئەفغانستاندا بگرێ ئێرە وڵاتێکی هەژار بووە کە بە قورسی پشتی بە هاوکاریە دەرەکیەکان بەستە بوو. لە دەستانی یارمەتیەکان لەگەڵ ئەو ناسەقامگیریەی کە بووە بەهۆی لە دەستانی کار و بازرگانی دۆخەکەی لە 6 مانگی ڕابردوودا بە شێوەیەکی بەرچاو خراپتر کردووە. بە گوێرەی نەتەوە یەکگرتوەکان نیوەی دانیشتوانی ئەفغانستان و ڕوبەڕووی برسیەتێکی زۆر بوونەتەوە و خەڵک ناچارن بۆ دابینکردنی خواردن ڕوو لە خراپترین کارەکان بکەن. زەینۆڵاژ نزیکەی مانگونیوێک لەمە پێش گورچیلەی خۆی فرۆشتووە. من قەرزم لە خەڵک کردووە چونکە بۆ دابینکردنی خواردنی خێزانەکەم پێویستیم بە پارە بووە. تەنانەت براکەم وازی لەوە هێنا پارەم بداتێ چونکە هەموو کەسێک پێویستی خۆی هەیە. خێزانەکە پێویستی بە خواردنە و یەک فەردەگەنمیش ئێستا $20. نەمتوانی خواردنی خێزانەکەم دابین بکەم و لەبەرەوەی منداڵەکانە برسی بوون جەستەی خۆمم قوربانی کرد. لە ماڵی فەریبا بەڵام شتەکان ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر بوون دەڕوا. خێزانەکەی تەنیا برنجی سادەیان هەیە بۆ نانی ئێوارە و بەیانیش. لە نەبوونی یارمەتیەکاندا ئەو ئیستابیل لە فرۆشتنی یەکێک لە سێکچەکەی دەکاتەوە کە منداڵترینیانە. نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. دەبن تاوا ڕۆژێکە گەشە نیکارەگوایەدا و تەوی مەترسیا ڤیرۆسا کۆرۆنایە سەماوەندەکە بە کۆم هاتە دارخستن و 400 بووک و زاڤە ڕۆژا دوشەمێ تەڤلی vê merasîma zewaca bi kom bûn ku radyoyeke xwecihî ev bû 19 salin roja 14 Şubatê organize dike. Bûk û zave li gel malbatên xwe li qeraxa gola Managua kom bûn da ku bi awayekî fermî bizewicin. Li gor rêvebirên dezgeha binavê Nueva Radyoya ji sala 2003 de 10,000 bûk û zave di roja Valentine de bi semawendên bi kom zewicîne. Belê bîner hêja Kurd Connection îro li vir bi dawî hat ta careke din silavên Xalid Fettah û Ferhat Felahî ji kontrolê yên Canî Dîlan û min Salih Demîcer ji bo we her şad û bextewar bin. Bimîne xweş.